سڵاوتان لەبێت. بەپێی بڕیارێکی وەزارەتی پێشمەرگە موچە و دەرماڵە و ئیمتیازاتی پێشمەرگەکانی هێزەکانی هەفتە هاوتای هێزەکانی هەشتای سەر بە وەزارەتی پێشمەرگەی لێ دەکرێت. بەپێی نووسراوێکی وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە ژمارە 756 لە بەرواری 16 ئەم مانگە دەرچووە. ئاماژە بە هاوتاکردنی موچە و دەرماڵە و بودجەی پێشمەرگەکانی هێزەکانی هەفتای هێزی پێشمەرگە کراوە لەگەڵ هێزەکانی هەشتای پێشمەرگە. لە نووسراوەکەی وەزیری پێشمەرگەدا کە ئاڕاستەی فەرماندەیی هێزەکانی هەفتا کراوە، ئاماژە بەوە کراوە کە ڕەزامەندی دراوە بە بەستنی جیاوازی موچەی سەرجەم پلەدارانی فەرماندەیی هێزەکانی هەفتا لە مانگی یەکی ئەم ساڵەوە هاوشێوەی هێزەکانی هەشتای لێ بکرێت. لە نووسراوەکەی وەزیری پێشمەرگەدا ئاماژە بە وەرگرتنی ڕەزامەندی وەزارەتی دارایی کراوە و بەو پێش بێت بڕیارەکە پلەی کۆتایی وەرگرتووە و جێبەجێ دەکرێت. ئەمە لە کاتێکدایە کە هێزەکانی هەفتای سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی هەشتای سەر بە پارتی دیموکراتی کوردستان ساڵانێکی زۆرە جیاوازی موچە و دەرماڵە و ئیمتیازاتیان هەیە و لە نێو پێشمەرگەکانی هێزەکانی هەفتە ناڕزایی زۆر هەبوو لەسەر ئەو جیاوازیە و وەزارەتی پێشمەرگەش بەهۆی دەزوەردانی حیزبیەوە توانای ئەنجامدانی چاکسازی تەواوی نەبوو لە نێو ئەو هێزانەدا. سڵاوتان لەبێت. بەپێی بڕیارێکی وەزارەتی پێشمەرگە موچە و دەرماڵە و ئیمتیازاتی پێشمەرگەکانی هێزەکانی هەفتە هاوتای هێزەکانی هەشتای سەر بە وەزارەتی پێشمەرگەی لێ دەکرێت. بەپێی نووسراوێکی وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە ژمارە 756 لە بەرواری 16 ئەم مانگە دەرچووە. ئاماژە بە هاوتاکردنی موچە و دەرماڵە و بودجەی پێشمەرگەکانی هێزەکانی هەفتای هێزی پێشمەرگە کراوە لەگەڵ هێزەکانی هەشتای پێشمەرگە. لە نووسراوەکەی وەزیری پێشمەرگەدا کە ئاڕاستەی فەرماندەیی هێزەکانی هەفتا کراوە، ئاماژە بەوە کراوە کە ڕەزامەندی دراوە بە بەستنی جیاوازی موچەی سەرجەم پلەدارانی فەرماندەیی هێزەکانی هەفتا لە مانگی یەکی ئەم ساڵەوە هاوشێوەی هێزەکانی هەشتای لێ بکرێت. لە نووسراوەکەی وەزیری پێشمەرگەدا ئاماژە بە وەرگرتنی ڕەزامەندی وەزارەتی دارایی کراوە و بەو پێش بێت بڕیارەکە پلەی کۆتایی وەرگرتووە و جێبەجێ دەکرێت. ئەمە لە کاتێکدایە کە هێزەکانی هەفتای سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی هەشتای سەر بە پارتی دیموکراتی کوردستان ساڵانێکی زۆرە جیاوازی موچە و دەرماڵە و ئیمتیازاتیان هەیە و لە نێو پێشمەرگەکانی هێزەکانی هەفتە ناڕزایی زۆر هەبوو لەسەر ئەو جیاوازیە و وەزارەتی پێشمەرگەش بەهۆی دەزوەردانی حیزبیەوە توانای ئەنجامدانی چاکسازی تەواوی نەبوو لە نێو ئەو هێزانەدا.